سڵاوتان لێبێ بیدرانی بەڕێز ئەم کاتتان باش لەگەڵتانین بۆ تەوەریکی تری بەرنامەی گفتگۆی سبەی دێوەزمەکەی کوردستان کە ماوەی نزیکەی سەدەیەکە دەست لە گیانی هاوڵاتیانی کوردستان هەڵناگرێت و بەردەوامە لە بە قوربانیکردنیان. مین و تەقەمەنیەکان ئەوانەی کە بۆ بەرەنگاربوونەوەی شۆڕشی باشووری کوردستان لە ماوەی نزیکەی سەدەی ڕابردوودا و بە تایبەت لە نیو سەدەی ڕابردوودا لە خاکی کوردستاندا چێندران تا ئێستا زنجیرەی قوربانیەکانیان بەردەوامە. چی کراوە بۆ پاکردنەوەی خاکی کوردستان لە پاشماوەکانی جەنگ و مین و تەقەمەنیەکان؟ ژمارەی قوربانیەکان چییە؟ ئەو کەسانەی کە لەم بوارەدا کار دەکەن تا چەند پێداویستی و کەرەستەی پێویستیان لەبەردەستدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گرفتە؟ ماف و ئیمتیازاتەکانیان چین و داواکاریەکانیان چیە بۆی بتوانن باشتر و خێراتر خاکی کوردستان لە دێوەزمەی مین و تەقەمەنیەکان ڕزگار بکەن؟ بۆ گفتگۆکردنی ئەم بابەتە میوانداری بەڕێز موحسین شێخ عەبدولکەریمان کردووە کە بەڕێوەبەری گشتی کاروباری مینە لە سلێمانی. بەخێر بن. زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کەناڵی سبەی. سپاس بۆ ئامادەبوونتان. کاک موحسین، مێژووی مین و چاندنی مین و تەقەمەنی لە خاکی کوردستاندا سەرەتاکەی بۆ کەیە گەڕێتەوە؟ دەست خۆش، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کەناڵەکەتان، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. پێشیشی دیارە میلەتی کورد هەرچی کاتێک ینی گەلەکەمان ویستێتی شۆڕشێک بکە، ویستێتی داوای مافەکانی خۆی بکەوە لە کۆنەوە هەر کاتێک کە هەر حکوومەتێک حکمی عێراقی کردبێ و عێراقی کە بەزێر هەرێمی کوردستانی پێوە لکاوە لە کاتی خۆیە، هەر شۆڕشێک دەستی پێکردبێک ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق کە حکومیان کردووە هەستاون بە قەتڵ و عامکردن و سەرکوتکردن و نەهێشتنی ئەو شۆڕشە و هەموو جۆرە وەسائلێکیان بەکارهێناوە بۆ قەتڵ و عامکردن و بۆ کەپکردنەوەی شۆڕشەکە. یەکێک لە وەسائلانی کە بەکاریان هێناوە مین و تەقەمەنی بووە. مین و تەقەمەنی دارە مێژووکەی گەڕێتەوە بۆ شەستەکانی با بڵێن پێشوو لە ساڵی شەستەکانەوە دەست پێەکە لە هەرێمی کوردستان کە با بڵێن لە شۆڕشی ئەیلول و دوای ئەوە شۆڕشی گولان و دوای ئەوە شۆڕشی نوێی گەلەکەمان دەستی پێکردووە یەک لە دوای یەک. دوای ئەوە شەڕی 8 ساڵی ئێران و عێراق کە 8 ساڵ بەردەوام بووە، بەردەوام ئێران هجومی کردوێت چەند منتقەیەکی گرتووە مینی چانووە و عێراق گرتوێتەوە عینەن شت مینی چانووە، یعنی مینی عێراقی و ئێرانیش وجودی هەیە. دوای ئەوە پرۆسەی بەدناوی ئەنفال کە لە ساڵی 88 ئەنفالی 1 و 2 3 تا 8 کرا ڕژێمی بەعسی لە ناوچوی گۆڕ بە گۆڕ کە هەستا بە ئەنفالکردنی و خاپۆرکردنی نزیکەی 4500 گوندی هەرێمی کوردستان کە گوندەکانی داگرت و هاوڵاتیەکانی ئەنفالە کرد ئەڵەسا بە چاندنی مین و تەقەمەنی مین بە تایبەتی لە سنووری گوندەکان لە ڕێگاکان لە سەرچاوی کانی و ئاوەکان بۆ ئەوەی هیچ جوڵەیەک و هیچ حرەکەیەکی تر دروست نەبێتەوە پێشمەرگە جم و جۆڵ نەکا لەو سنوورانە و چالاکی ئەنجام بە. کەواتە کەواتە چاندنی مین و تەقەمەنی لە خاکی کوردستاندا تەنها بۆ ڕێگریکردن لە شۆڕشوە با بڵین کاری چەکداریانە و چالێکی چەکداریانە نەبووە، بەڵکو بۆ ڕێگریکردن بووە تەنانەت لەو لە گەڕانەوەی ئەو خەڵکی کە لە ناوچەکانی خۆیان ڕیشێکەشکراون. بزە بەدوا بووە ئێستا هەر بەپێی ئەو داتانەی کە لە لامانە ئەو جەڵگە مینانی کە هەیە زۆربەی زۆری سنووری ئەو شوێنانەی کە هەیە کۆنە ڕەبایە یا ڕەبایەکی لێ دروست کردو چاردەرەوەکەی کردەوە من لە سنووری گوندێکە لە سنووری قەزایەکە لە سنووری ناحەیەکە کە پێشتر ئەو گوندانەی کە هەبوون لە پرۆسی ئەنفالە ڕاگوێزراون و خەڵکەکەی ئەنفال کراوە. دیارە ئەمە بۆ شکست پێهێنانی شۆڕشەکە کەپکردنەوەی شۆڕشەکە لە ناوبردنی خەڵکی کوردستان و ئەم مینانش کە چێنراون بۆ ئەوە بووە کە هیچ حرەکە و جوڵەیەک لەو ناوچانەی کە بە منتیقی محەڕەمە ناوی ئەبرکاتی خۆی ڕژێمی بەعس هیچ جوڵە و هیچ حرەکەیەک نەبێت. ژمارەیان چەنە لە ینی پێم خۆشە بێگەر تەواوی باشووری کوردستان بێ نەکە هەرێمی کوردستان بە ناوچەدا بڕاوەکانیشەوە. بەپێی ئەو داتانەی کە لە لامانە ئێمە نزیکەی 7 ملیۆن مین چێنراوە لە سنووری هەرێمی کوردستان بەداخەوە بەم 3-4 محافەزەی کە هەیە لەم 7 ملیۆن مینە پشتی شێریش بەر سنووری پارێزگای سلێمانی کەوتووە. هۆکارەکەشی ئەوە بوو کە بۆم باسکردی مەسەلەی سلێمانی واتە ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینیش باڵێ سنووری کار و چالاکیەکانی ئێمە نزیکەی لە ناوچەی قادرکەرم و ناوشوان و بڕۆ بۆ هەموو ئیداری ڕاپەڕین بۆ قایمقامێتی قەزای دوکان شار باژێر پێنجوێن و هەموو پارێزگای هەڵەبجە و تا نزیکی دەربەنی خان و دیسانەوە لە قەراخەوە بۆ چەمچەماڵ
ئەمە هەموو سنووری کار و چالاکیەکانی ئێمەیە پشتی شێر بۆ بەر ئەم سنوورە کەوتووە لەبەرەوەی زۆرترین درێژترین سنوورمان هەبوو هاو سنوور بین لەگەڵ ئێرانە کە شەڕی 8 ساڵی ئێران عێراق شەڕ کراوە لەم قۆڵانەوە هجووم کراوە لە سنووری چوارتاوە هجووم کراوە شارباژێر مینێکی زۆری لێچێنراوە زۆرترین مین لەم سنوورا و لەسەر ئاستی هەرێمی کوردستانە لە سنووری قایمقامەتی قەزای پێنجوێنە لەبەرەوەی شەڕگەیەکی تەواوی نێوان ئێران عێراق بووە ئێستش بۆ معلوماتی جانابتان پارساڵ زەوی هەیە 20 ساڵە خاوەنەکەی چێڵاوێتی لە نزیکی سنووری با بڵێن ڕاوگان چێڵاوێتی و زەراعەتی تیا کردو و فەلاحەتی تیا کردووە پارساڵ لە مانگی شەشە هاوڵاتیەک لە کاتێکە کە بەگاستنەکەی ئەو زەویە چێڵە جسمێکی غەریب دەرکەوت بوو باشە کە سەیری کرد بوو وایزانی بوو ئاخۆ مەسەرەن بۆ نمونەمە چییە ئەمە دیارە بە شتێکی ئەسەواریشی لەوانێت تێگەشت بێ دەستکاری کرد بوو پیای تەقیەوە پارچە پارچەی کرد هەر یەکسەر ژانی لە دەستدا دوای ئەوەی پەیوەندیان پێوە کردین ئێمە ڕاستە خۆتی مەکانمان نارداوێ ئەو شوێنەمان ئیشمان تایە ڕاگرت کە دەرکەوت هەستاین بە دۆزینەوەی نزیکەی 38 بۆ 39 بۆمبی هێشووی بێجگە لەمین کە کاتی خۆی کەوتۆتە خوارەوە دیارە ڕۆچووە گەڵ و ئەوە چۆتە ئاستێکەوە ئاستێکی قۆڵاییەوە کە دیارە 20 ساڵی ڕێکە ئەچێڵڕێ و زەراعەتی تیاگرێ دوای ئەم 20 ساڵە لە ئاخرا دیارە ئەم ساڵم ئەو نییە بە بۆنەی تۆپۆگرافیای سنووری کوردستان و ئاوها و باران و ڕاماڵی نیگڵەکەی دیارە تەنێکتر بووە گاسنەکە زیاتر لەوانەیە قوڵ دابەزی بێ ئەو بۆمبەی دۆزیوەتەوە دوای ئەوەی ئێمە کارمان تێکرد نزیکەی 38 بۆ 39 بۆمبی هێشوویمان تیا دۆزیەوە کە ئەمە وێرانکەرە کە لەلایەن ئەمە بە فڕۆکە فڕێرێتە خوارەوە مین نییە بە فڕۆکە فڕێتە خوارەوە وێرانکەریشە بۆمبی هێشووی بەڵێ کاک محسن باسی ژواری بینە کرد تان بە مین و تەقەمەنی و کەرەسەی جەنگیەوە هەمویان 7 میلیۆنن بەزمین بەسمین ینی پرسیارەکەمەوە بۆ ڕوبەرەکە چەندە ینی ئەگەر لاتان بێت ئێمە طبعا هەموو سنووری کوردستان نزیکەی 776 کیلۆمەتر دووجایە پیس بووە بە مین و تەقەمانی با بڵین لەم ڕوبەرە نزیکەی 234 میلیۆن متر مربعی لە سنووری پارێزگای سلێمانیە ئەو سنووری کە بۆ باس کردی ئەم 234 میلیۆن مربعە لە دوای ساڵی 92ەوە دوای ئەوەی کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان هاتن بە سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتەکان بە قووەتی خۆمان وەک دەستگای گشتی کاروباری مین بە ڕێبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی کۆمەڵی کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتیش هاتنە ئاراوە نزیکەی ژمارەیان 13 کۆمپانیا بوو بە هەموو ئەم هێزانە هەتا ئێستا هەتا ئەم دقەی کە من لەگەڵ جەنابتا دانیشتم نزیکەی 115 میلیۆن متر مربع پاکراوەتەوە کە نزیکەی نیوە و نیوە نزیکەی پرسیارم بۆچی بوو یەک بۆم بوو تا ئێستا چەندی پاکراوەتەوە دوو ئەو هەوڵانەی کە هەن و ئەو تیم و ستاف و ئەو کەرەستانی کە پێویستن بۆ هەڵگرتنەوەی مین و پاکردنەوەی خاکی بێمی چەندراو یعنی لە ئاستی پێویستان دەرەقەتی ئەم پرۆسەیە دێن ئەگەر دەرەقەت هاتوون بۆ دوای 33 ساڵ هێشتان ڕۆژانە نا ینی تۆم لە مانگانە قوربانی هەیە ینی ماوەی پێشوو لە دوهۆک قوربانی تازە هەبوو لەم ڕۆژانەیە تازەکی لە سلێمانیە ینی تەقەمەنی تر دەرکەوتووە نزیک لە ناوچەی دانیشتووە بەڵێ خۆی گرفتەکە لە شتێکایە کۆمەڵی هۆکار هەیە بۆ سستی پرۆسی پاکسازی مین کە ئەم پرۆسەیە مەسەرەن خۆی بەپێی پێوەری نێودەوڵەتی خۆی پرۆسەیەکی سستە یعنی تۆ ڕۆحێک ڕزگارکەی نابێت ڕۆحێک ڕوبەڕووی مەترسی بکەیتەوە ئەو کەسی کاڵسێ بە هەڵگرتنەوەی مینەکە کادرە دروست کراوە پێگەێنراوە خولی بینیوە جیهازێکی پێچێ شەڕ لەگەڵ مەرجێکی شاراوایەکە ئەو مینە لە کەمینایە بووی خۆی شاردۆتەوە ئەمیش ڕوبەڕوو بەرەو پیری ئەو ڕوانی ڕێز و خۆشەویستی و حرمەتم بۆ هێزەکانی پێشمەرگە ینی کاری ستافەکانی با بڵێن پیشەگەرانی مین کەمتر نییە ئەگەر هاوشێوەی کارەکانی هێزی پێشمەرگە بێ کەمتر نییە چکە هێزی پێشمەرگە ڕوبەڕوە دژمنەکەی لێ دیارە ڕوبەڕووی ئەجەنجێ لەگەڵی بەڵام ئەم لە بەڕوا شەڕێکی نابەرامبەرەکە ئەو لە کەمینای بۆی دیار نییە لەمەوە ئەمیش ڕواتە ناو کێڵگەمینێکە کە هەموو کۆمەڵی مین لە کەمینان بۆی خۆیان بۆ شاردۆتەوە و لەلای ئێمەش قاعیدەیەکەی ئەڵێ یەکەم هەڵە ئاخر هەڵێ یعنی یەک شێوازی غەڵەت حربەکەی بەکاربێنێ یا دیتێکتەرەکەی بەکاربێنێ یا هەڵەیەک لە دیاریکردنیش موقعی مینەکە بێگومان ئەتەقێتەوە کە تەقیشەوەیە کەم ئەندامە بێ باشە یا ژیانی لەدەزەیە لەبەر ئەوە پرۆسی پاکسازی مین پرسیارەکەی جنابەت زۆر وەجیهە
بۆ هەتا ئێستا بەم هەموو هێزە بەم هەموو توانایە بەم هەموو قوتە و سەردەمانێک مەسەلەن لە سەردەمی کە میزانی هەبوو بودجە هەبوو بە تەندەرینیش کارمانە کرد 11 کۆمپانیای نێودەوڵەتی ناوخۆیی ئیشی تیا کرد کە ئەمە حرەکەی یعنی زۆر تەفرێکی زۆر سەریعی یا بە ئیشەکە بەڵام کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە ئەم ڕوبەرە بۆ تا ئێستا ئەوەنەی پاکراوەتەوە یەکەمیان تۆپۆگرافیای کوردستان و ئاو هەوای کوردستان نالەبارە بۆ مۆزوعی پاکسازی مین مەسەلەن بۆ نمونە جاری وایە کۆمەڵی چێلگە پاکەکەیتەوە لەبەرەوەی بەرزی و نزمی هەیە تۆ ئێرەت پاک کردوەوە ڕوبەرێکی تر لافا و کەندڕ و باراناو لە ڕێی سەرچاوەکانی و ئاوەکانەوە یاخود لە ڕێی باراناوە ئەیهێنێ ئەم ڕوبەرە بۆ تۆ جارێکی تر پیسەکەەوە ئەمە پیسێکاتەوە ئەمە خاڵیشان خاڵی دووهام جاری وایە مەسەلەن زەویەک ئێماڵین وەک زەوی باسم کرد 20 ساڵە ئەچێڵڕێ ئەڵێ هیچ شتێکی تیانێ دوای ئەو سیرەکەی ئایتمێکی تیا دەرەکەوێ ئەتەقێنرێتەوە ئەمە شۆکاری ڕاماڵینی گڵە بۆ سەر ئەو ئایتمانەی کە کەوتون خۆی ئەم بۆمبانە ئەم بۆمبە هێشویانە لە ئاسمانەوە فڕێرێتە خوارەوە زەویەکەش دیارە نەرم و زۆر چۆتە ناوە دوای ئەوەش کۆمەڵێک گڵ و شتی تر بە بارانەوە ئەوە هاتوۆتە سەری ئەوەی طبقەیەکی تری دروست کردەوە وردەوردە کە ئەیچێڵێ ڕائەماڵێ ئەوە دەرەکەوێتەوە ئەوە ڕوبەرمان بۆ زیادە کاتەوە جارێکی تر ئەوە چکەوە لە داتایە نەبووە چڵگەمین نەبوو دوایەوە جاریشکە بیخیت داخلی داتایکەیت و پاچیشی بکەیتەوە ئەمە دوو سێ ئێمە لە هەموو دنیا جیهازێک نییە بە ناوی جیهازی میندۆز ئەم جیهازانەی کە ئێمە بەکارێنین لە هەموو عالەمی شەهرە ئەو جیهازەیەکە بەکارێنێت کانزا دۆزە جاری وایە لە چڵگەمینێکا کارەکە مەسەلەن بۆ نمونە گولە تۆپێک لەوانێ لەو چڵگەمینە تەقی بێتەوە باشە هەزارها ساچمە و پارچەی فڕێیاوە هەر هەر سەوتێک دەرچوو لە دیتێکتەرەکە ئەبێ ئەو دیمانیرە حسابی مینی بۆ بکە دەستەکە بە حەفرکردن وردەوردە ئەم گڵە ڕامەڵی سیرەکە پارچەیەک ساچمێکە سەیرچەکە قوتوویەکە سیرەکە کانزایەکە میتاڵێک ئەمە لە کاتێکە هەر ڕوبەرێک پێشووی ڕادەسی بکەنەوە بزان بەتەواتی ئەشی بێژنەوە بەڵێ سامپڵ ئەکرێت دوای ئەوە ئێمە QA-مان هەیە تیمەکانی QA یان سامپڵیەکان سامپڵین یعنی دوای ئەوە کە زەویەکە لەلایەن تیمەکانی ئێمە پاکرێتەوە تیمێکی تریە کە ڕقابەی ئەم بڵێن ڕقی بەوە سەرمانەوە سامپڵ وەرەگرێت لەم زەویە بزانێت پاکراوەتەوە بزەبت ئایتمی تری تیا دەرناچێ ئیشەکەی ئەوان بە جوانی کراوە ئەنجا ڕادستی خاوەنەکەیکرێتەوە بە حزوری سەرۆکی وحدەی ئیداری و بۆزار لەبەرەوە ئەمە خاڵی دووەم بوو خاڵی سێم تخوا بە خاڵەکان لەسەرەوەی بۆ ئەم پرۆسە بۆ ئەوە تا ئێستا پاکراوەوە باران و بەفر و ئاو هەوای کوردستان یعنی لە مەوسمانێکە بەفرێکی زۆر بزاد لە ناوچەی پێنجۆن و ناوچە سنوورەکان جاروای 2 مەتر و 3 مەتر و باریوە لە ساڵانی پێشووە جاروای مەتر کەمتر نەباریوە 50 سانتیم باریوە کە بەفر باری کە باران باری قڕولیتە دروست بوو بە پێی ستاندەردە نێودەوڵەتەکان ئەو پێوەرانی کە ئێمە کاری پێکەین ئایماسە International Mine Action Standard پێوەری نێودەوڵەتی بۆ کاروباری مین بە پێی ئەم پێوەرانە تۆ لە مەوسمانە سیف نییە سەلامەت نییە تۆ نابێ کار بکەیت چکە لەبەر باران و لەبەر بەفر تۆ زەوی لەسەر زەوی ساغە بێ ئیش بکەیت تۆ بەفر هاتۆتە سەیری لە بەرەوە نابێ کار بکەیت کەواتە لەوێشە 2-3 مانگمان ئەڕوا بە کارڕاگرتنەوە بۆ بە هۆکاری بەفر و باران و تەم و مەسەلەن ساردی جە و ئاو هەوا و نەگەیشتن بە چێڵگەمینەکان ئەمە شۆکارێکی فەرموو ئەگەر ڕۆکارمەوە ینی ویستمەوە بپرسم هێن هەرەمانە هۆکارن هۆکاری تر نییە هۆکاری ئەوەی کە ئەم کەرتە وەک پێویستجی بەیەخی دەسەڵاتداران و کاربەرستانی وڵاتە نەبێ وەک پێویست کەرەستەی بۆ تەرخان نەکرێ وەک پێویست بۆجێی بۆ تەرخان نەکرێ ئەوەش یەکێکە مەسەرەن یەکێک لە هۆکارەکانی تری ئەوەیە دوای ئەوەی کە کێشە دروست بوو لە نێوان حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی بودجە دروست بوو بودجەیان نەنارد بودجە بڕا پارە نەما ئێمە نزیکەی بەس لە بەڕێوەبەتی گشتی کاروباری مینی سلێمانی 105 ئۆتۆمبیلمان هەبوو کە بەگرێبەست کاریانە کرد تیمەکانمانیانە بردە ناوچە سنووریەکان بۆ ئەوەی کار بکەن ئەم 105 گرێبەستە هەمووی هەڵۆشایەوە تیم پەچیکە و هەستاین ناچار بەو کەمە شڕەسیارەی کە هەمانە دەی تیمەکان بنێرە سەر ناوچەکان ئێستا بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری بەڕێوەبەتی گشتەکەی منە من نیوەی کەپاسیتی نیوەی قووەتی خۆم بەکارێنم لەم تیمانە بۆ لەبەرەوەی ئۆتۆمبیلم نییە تیمەکانی پێ بچێتە سەر حەقل و پارە نییە و بودجە نییە تا ئۆتۆمبیلیان بۆ بەکرێ بگرێت باشە تخوا کەرتێکی ئەوە نەگرن من ینی زۆر ڕاستەخۆ پێوەستە بە ژیانی خەڵکەوە یعنی ئێستا بوارەیە زۆر گرنگە ڕاست پێوەستە بە ژیانی خەڵکەوە بەڵام پێوەستە بە ژیان کە ئەقەڵین ژیان و پێچوانەی کە مەرگە
يعني ئۆتۆمبیل و دابینکردنی ئۆتۆمبیل ئەوەندە ئەستەم و ئەوەندە قورس و زەحمەتە بۆ قوربان بەس پەیوەست نییە بە ژیانی هاوڵاتیانەوە پەیوەستە بە هەموو سێکتەرەکانی تریش بژانەوەی ژێرخانی ئابووری کوردستانەوە بۆ جەنابتی باسەکەم مەسەرەن کوشت و کاڵ سەدان دۆنم زەویمان پاکردوەوە ڕادستی خاوەنەکەی کراوەوە پێشتر هەر لە دوورەوە سێری کردەوە نەیتوانێت بچێتە ناوی ئێستا چەندین ساڵە فەراحەتی تیاکە و زەراعەتی تیاکە و بەروبوومێک هەم داهاتە بۆ شەخصی خۆی هەم داهاتە بۆ وڵاتەکە ئەمە زەراعەت بەنسبەت گەشتیاری ئێمە زۆربەی زۆری ناوچە سیاحەکان بۆ نمونە ئاوێ سەرمانەیە کە سەدان هزار کەس هاوینان و لە مەوسمەکانی گەشتا زستانانیش سەردانیەکەن بۆ دیمەنی سروشتی پاییزانیش بۆ دیمەنی سروشتی کوردستان شەڵگەمین بۆ پاکمان کردوتە ئەمانەی کە بۆت باسەکەم قسەنا بە دۆکمنت ئەمانە ئافتەر و بیفۆر پێشتر چی بۆ شەڵگەمین وە دوای کە پاکمان کردوتەوە بۆ بە چ شتێک باشە ڕێگاوبان چەندین ڕێگاوبانی ڕئیسی و لاوەکیمان هەیە تەنانەت لە ناو قەزا و قایمقامەتی قەزای پێنجۆنا کە پێشتر شەڵگەمین بۆ پاکمان کردوتەوە بەنسبەت تەندروستی وەزارەتی تەندروستی چەندین شەڵگەمینمان پاک کردوتەوە ئێستا شوێنەکەی خەستەخانە و بابەستە خزمەتگوزاری پزیشکی تا پێشکەش ئەکرێ بەنسبەتی ئاو باشە هێڵی دووەمی دوکان سلێمانی شوێنی خەزانی ئاوەکە لە ناو دوکان بە دۆکمنت و بە ڕسم هەمانە کە پێشتر چێڵگەمین بۆ پاکراوەوە خەزانی ئاوەکەی تا دروستکراوە دوای ئەوە ڕێڕەوی بۆریەکانی شەتا سلێمانێت تۆ ئەگەر شێڵگەمین بوو بێ پاکراوەوە گەر نەبوو بێ ڕێڕەوەکە خەریتیان راوەتێ بێرە کۆمەڵە شارۆچکەشی لەسەر سەربارەوە لە وەرگاش باڵێ بێجگەلەوەی مەرعا هەرجار سەدان دۆنم زەویمان پاک کردوتەوە کە ئەمە بۆ بە لە وەرگا بۆ ئاژەڵداری سنووری گوندەکان بێجگەلەوە ژینگە پاراستنی ژینگەی کوردستان زۆر جارەوەن لە پڕ ئاگرێک کەوتەوە کەس نازانێ هۆکارەکەی چێ لە ناوچەیەکی دوورە دەستا دیارە ئێمە چەندین زۆر مینمانە مینی ساچمەدار و کڵپەدارمانەیە زۆر جار ئاژەڵێکی چێوی لە ناو چێڵگەمینێکە مینێکی کڵپەداری پیاتەقێتەوە مەوسم کێ تەمموزە دنیا گەرمە پوش و پەڵاش و زەبەنێکی زۆر هەیە بایەکیشی لەسەر دا جاری سەدان دو سەدان دۆنم ئەسووتێ بە بۆنەی تەقینەوەی مینێکەوە کە ئێمە زۆر جار ئەم هەزاران و سەدان دۆنممان پاک کردوتەوە لە مین و تەقەمەنی و ڕێمان گرتووە لەم پیسبوونی ژینگەیە کە بەو دوو کەڵ و پیسی بێجگەلەوەی کە ژینگە پیسەکە هەزاران سەدان پەلەوەری چێوی و باڵندەی چێوی و ئاژەڵی چێوی لە سووتان و لە مەرگ ڕزگاریانە بێ لەو دارستانە باشەتخوا لە هەموو هەرێمی کوردستانە سێ بەڕێوەبەرایەتی هەیە جەنابەت بەڕێوەبەری هیچێک لە گرنگترینیانی وەکو داتا و ئاماریش وا دەرکەوتووە کە ئێرە ینی سەرکیترین و زۆرترین ئەوی بێکەواتە لە سەرکیترینی بەپی هەموو ئەمانی کە جەنابەت باسێکی کارە باشم باز نەکرد هێڵی سیدوکەوی چەمچەماڵ سلێمانی دوکان سلێمانی ئەو شوێنانی کە ڕۆشتووە هەموو شوێن تاوەرەکان باشە ویستراوە ڕاکێشێ هێڵەکە هەموو شوێن تاوەرەکان پاکراوەتەوە ئەگەر چێڵگەمون بوو بێگەر چێڵگەمین نەبوو بێ خەریتان بۆ کێشاوتێنە وەزارەتی کارەوە ئەلەم ڕێڕەوەوە تۆ ئەڕۆی ئەوواکەی باش بێجگەلەوە لە هەمووی گرنگتر کە بوو بە سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان نەوت هیچ شەریکەیەکی زەبەلاحی نێودەوڵەتی نەوت نەهاتۆتە کوردستانەوە هەتا ئێمە نەچوبێتین ئەو شوێنێکی ویستیانە نەوتیرێت بگەڕێن بە دوایێنەوە چەیکی شوێنەکەمان کردوێتەوە چێڵگەمین بوو بێ پاکمان کردوێتەوە چێڵگەمین نەبوو بێ سکێچی شوێنەکەمان بۆ کردوون بە جیهازی بلۆتەر جیازمانەیە خەبیری بەتوانەمانەیە لە بواری خەرایتە خەریتەمان بۆ کێشۆن تومانە ئێوە ئەلێرای ئیشەکەن چێڵگەمین لە ئێوە دووریەکەی ئەوەنە کیلۆمەترە نزیکی ئەم سنوورانە مەکەون ئەم شوێنە ئێوەش سەیفە باشەتخوا چ سێکتەرێ ما من باسی ئەمە ڕێکەوە بڵێ ئەمە ئەوەندەی جەنابەت باست کرد ینی پێوەستە بە زۆربەی هەرە زۆری وەزارەتەکانی حکوومەتی کوردستان هەمووی هیچ شوێنێک لە شارانی پەروەردەش لە سامانە سروشتیەکان لە کارەبا تەندروستی و حتا پەروەردە حتا پەروەردە لە کشت و کاڵ و باشە پەروەردەش بەڵێ هاتوچێ خوێندکار و ئەوە چیرۆکی تاڵ و بەڕاستی زۆر تراژیدیمان هەیە لە پێش راپۆڕین دوای راپۆڕینشکە خوێندکار و مامۆستا بوون بە قوربانی مین و تەقەمەنی باشە کەرتێک کە پەیوەست بێ بە سەرخان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و ژیانی هاوڵاتیەکانیەوە دوجارش ینی پەیوەست بێ بە خزمەتگوزاریەکان کە حکوومەتی گەێنێەوە شادەماری ئابووری بەپی هەموو ئەمانە بەدەمەوە هاتنی حکوومەت و کاربەدەستان وەک پێویست بۆ بۆم بوارە این پێم باش و پێم خۆشە ینی بەڕاشکاوی وەڵامی من یعنی نامێ وەکو دیفاعێک بێمە دیفاع بێ لە حکوومەت بەڵام ئەو قەیرانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان قەیرانەکە ئەوە 10 ساڵە بەڵام پێش قەیرانەکەش مثلا ئەزمموی 23 ساڵ بەڕاستی ئەگەر بینە سەر حەقیانە یعنی پێش قەیرانەکە
لەوانەیە هەم حکوومەت هەم هەتا ئێستش زۆربەی زۆری ستافەکانی ناو حکوومەت ئاشنانین بە بابەتی کاروباری مین یعنی لە ناشارمەوە لە زۆر شوێن کە باسی مینەکەین ئەڵێ MAG یعنی لە منەظەمەی MAG ئێستاش وازانم منەظەمات ئەمیشاکە نازان ئێمە حکوومەتین و سەر بە ئەنجومەنی وەزیرانین و ئەمانین بەڵام بەڕاستیەکەی لەو کاتا بودجەیەکی سەبەلاحمان بۆ تەخسیس کرابوو و کۆمەڵە کۆمپانیای نێودەوڵەتی زۆر باش و ناوخۆی زۆر باش دروست بوو هەم ستافێکی گەنجی باشی قارەمان و بەتوانە لەو بوارە ئیشێ کرد کۆمەڵی خێزان ئیزنم ئەو کاتی کە پارە باشەکە تەرخان کرا بۆ پێشم قەیرانە این کۆمەڵە کۆمپانیای حزبی لە هەردوو زۆنە کاتبوونە بوارەکەەوە یعنی ئەو کاتە هەر بەفعلی و بەڕاستی لە پێناو خودی بوارەکەیە بوو و لە پێناو بەرژەوەندی گشتیا بوو یان قازان چنینەوە و دەستکەوت چنینەوەشی بۆ کۆمپانیەکانی حزب تیا بوو بەڵێ بەڕاستی یعنی مۆزوعەکەەوە نەبوو تەنە دەرلێدان و ڕقەمی گەورە یعنی نەوەڵا ئەمە من ئەمە شاهیدیە بۆ مێژوو من کۆمپانیا حیزبیم لە بواری مینان نەبینیەوە و نەشبیستووە نەشبوو بەڵام ئەو کۆمپانیانەی کە هەبوون مەسەرەن بۆ نمونە لێرە بڵێ لە بواری ترا لەوانەیە هەبێ بەڵام لە بواری مینان نەبیستووە لەبەرەوەی مەسەرەن بۆ نمونە ئەو کۆمپانیانە هەر بە ناوەکانیم هەمووی لە بەرناوە کۆمپانیا مەسەرەن خەبازەنگەنە بۆ کۆمپانیای ئارارات هاتوونەتە بوارەکەەوە بۆ هەڵگرتنەوەی می کۆمپانیانە واجهەی مەسەرەن حیزبوون و ئەوتراوە یعنی نەشاراوە ئەو کەسانی کاتون و ئیجازەیان دەرهێنا بوو لە بواری پاکسازی یعنی کار بکەن هەمویان کەسانی ناسراون و لەوانەیە مێژوشیان هەبێ مەسەرەن زۆربەی زۆریان کۆمپانیای خەبازەنگەنە هەبووە ئارارات هەبووە ئەلان کۆمپانیای ئەلان هەبووە چەمی ڕەزان هەبووە ئەمانە هیچ کۆمپانیایەکیان ئێمە ئەوەی کە ئیجازەمان ناوە نەتێ نەمە ئەخر زۆر کۆمپانیا هەیە زۆر دیارە کە هیچ شوێ و هیچ سەرگەکوێ لە دووەکیشتخوا ئەزام جەنابەت لە بەرپرسی سلێمانی بەڵام لەو شوێن معلوماتم لەسەر ئەولانیە لەسەر ئەو شوێنێ بەس باسی سنووری کارەکانی خۆمەکەم لێرە یعنی وەک ویژدان ئینسانە بێ بە ئینساف و قسە بکات لە بواری مینان نەمبیستوە کۆمپانیا باشە کاک محسن ڕاستی پێم خۆش بووە بوارە زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام کاتەکەمان زۆر نزیک بۆ تۆ لە کۆتایی زۆر شتمان باس کردەوەی باسمان نەکرد ماف و امتیازاتی پیشەگەرانی بواری مینە پاکسازان و ئەوانەی کە گیان فیدایی و گیانبازیەکەن و بەشێکیان بوون بە قوربانی و ئەوانی تریش بە هیوای تەمەند درێژیان بەردەوام معڕەزن بۆ خوا نەخواستە ئەو مەترسیانی کە ڕاست بۆ زیاتر وردینەکەینەوە بەڕاستە خۆنەیڵی لە بەرامبەر ئەمەیە مافومتیازیان چییە مەسەلەن من ئاگادارم ساڵانێکە گلەی و نیگەرانێکی زۆریان هەیە لەوەی کە بەشێک هەر داواکەم بکرێن بگرێ بەس گرێ بەست ئەڵێ داواکە بکرێ بە هەمیشی نەکراون بە هەمیشی بەتایبەت ئەمەیان زۆر باسەکرێ و لە بەرامبەرەوەی ئەوەی من دیقەتم دابێتانەت میدیا وەک پێویست گرنگی بە منەداوە ینی کە دڵنگی ئێوە بگا مەسەن کێشەوگیر و گرفتی ئێوە چییە لانی کەم ڕای گشتی بیزانێت ئەگەر ئێوە وەکو بەرپرسان ئەیگەرن بە حکوومەت دەستان خۆش وەڵاهی دیارە ئێمە بابەتە گرنگەکە ئەمەیە هێنچکەمە باسی پاکردنەوەی خاکی کوردستان بە دەست و مەچەک و هێز و بازووی ئەم قارەمانە ناگرێ ئەمانە سەربازی ونن ئەمانە کەسانێکی بێمافن بەداخەوە ئەمانە بەگرێ بەسکارەکەن ئەمانە کاکەزانە هەر مەترسی مین ڕوبەڕوویان نابێتەوە ئەمانە مەترسی مین و تەقەمەنی ئەوە هیچ لەولاوە مەترسی دوو پشک مەترسی مار مەترسی خزان و کەوتن و قاچشکان و دەستشکان لە هەمووی گرنگتر مەترسی نەخۆشیە مزمینەکانی فەقەرات و سەوفانی ئەژن و سەوفانی من لەبەرەوەی بەبەردەوامی ئەمانە درع و ڤایزەر و کۆمەڵی کەلوپەلیان پێ سیرکە ئێمە من و تۆ لەبەر سپلی لە شوێنێکی فێنکە ئیدارە ناکەین ئارەق دەرێن گەرمامانە ئەوە چێ بەجلێکەوە بە پۆستاڵەوە درعێکی لەبەرایە بە کۆمەڵی کەلوپەلی پێوێ نزیکەی 15-16 بۆ 18 کیلۆ قورسە درعەکەی ڤایزەرەکەی سێری نزیکەی 3 کیلۆ لەسەر سەرێتی دائیمە و بەردەوامیش ملی ئاوە خوار کردوتەوە لەسەر چۆکیش دانیشێ شێوازی ئیشکردنەکەی وایە بە پێی پێوە بەبەردەوامی ئێستا یعنی لە 180یان تووشی لە کۆتاییە ئەوەی تووشیش نەبوو بێت تووشە بێ سەوفانی مل فەقەراتی مل سەوفانی ئەژنۆ ئینزیلاق ئەم جۆرە نەخۆشیە مزمینانەشیان توش ئەبێ بەداخەوە هیچ مافوو امتیازێکیشیان نییە کارمەندمان هەبووە 28 ساڵ خزمەتی کردووە 2021 بەداخەوە نەخۆشی شێرپەنجەی گرت ئەمری خوای کرد ئەو ڕۆژەی کە عەقدی کە بەیان وەفاتەکەی هێنا من عەقدەکەی هەڵۆشانەوە و موچەکەی بەڕاو هیچ شتێک نەما بۆ خانەوادەکەی بەڵێ هیچ شتێک ینی کاڵی هیچ مافوو امتیازێکیان نییە خوا بە ئەمە تۆسەڵم بێ بە کورتی بەڵێ بەگرێ بەستکارەکە مادام بەگرێ بەستکارەکە ئەو ڕۆژەی کە گرێ بەستەکەی هەڵۆشایەوە موچەکەی ئەبرێت ئەبڕێت لەبەرەوە ئێمە لەسەرەوە کارمان زۆر کردووە و وەک دەستگای گشتی کاروبار و مین و بەڕێز سەرۆکی دەستگا و ئێمەش لەسەر خەت بووین
ڕژنووسی پرۆژەیاسایەکمان پێشکەش کردووە بە حکوومەتی هەرێم و بە پەرلەمانیش ئەو پەرلەمان لە ئێستاە کۆتای پێاتۆ و هیوادارین لە خولی نوێیە لۆبیەکی باشی بۆ دروستکەین لە بەرێمانە چینێکی بەژمەی نەتن چینێکن نەک هەر معانات و مینەتی خۆیانیان هەیە کە سوکاریشیان معدل لە دڵ ڕاوچەیە چکە هەر بەیانە گەنجێکە لە 3 تازە زەواجی کردووە خێزانەکەی ئەوەی تر خێزانەکەی دوو مناڵی ئەوەی تر کە سوکاری دایکی باوکی لە دڵ ڕاوچەیان دەسەخەنە سەر دڵیان هەتا بەیانی بەرە بەیانێکی زووە لە 3 و 4 بەیانە زۆر مەوسم ئێستا لەم مەوسمی هاوینە 3 و 4 دەچن بەرەو ئەگەدارم باشە سەعاتێ 2 سەعات لە سیاران مەترسی وەرگەڕان و هەڵدێرانی سیارەشمان ئەمانە ڕوبەڕوویانە بێتەوە چکەوەش مەترسیە یعنی 6 مەترسیە بەس مەترسی مینیە مەترسی وەرگەڕانی حادیسەی سیارە حادیسەی مروری مەترسی مار و دوو پشک و ئەنواع و ئەشکاڵ ئەو دەعبانەی کە لە شاخ و داخە هەیە مەترسی خزان جاریا بە شوێنی سەختەوەیشەکە ئەخزێ قاچە کێشتێ دەسێ کێشتێ اینجا مەترسیە قورسەکەش کە مەترسی مینە لەم بەرە بەیانی زووە بە دڵە ڕاوچەیەکەوە چێتە ناو حەقلێکەوە لەگەڵ دژمنێکی شاراوە ئیشەکە ئۆخەیش لە نهایەتی داوا ماگەڕێتەوە ئەمڕۆژ بە سەلامەتی نەجاتم بوو تاگاتە ناو خاو خێزانی ئەوانی شایەتمانێکی بە حەقێن کە ئەمڕۆ کوڕەکەیان مێردەکەیان با بڵێن ئەم قارەمانە ئەمڕۆژ بە سەلامەتی گەڕایەوە حادیسەی توش نەبوو لەبەرەوە کێشەکە هەر خۆیانین یعنی خێزانەکانیشان معدل لە دڵ ڕاوچیان لەبەرەوە بە قەناعەتی من ئەم چینێکی زۆر مەغدورن لە خانەوەدەمانە قوربانی مین هەیە کە پاکسازی بوارەکە بوو بە هیوام لە خولی نوێی پەرلەمانی کوردستانە و لەگەڵ ئێستا کە دۆخەک ئابوووریەکە بەرەو گۆڕانکاری ئەڕواوە موچە و بودجە ئەوانە دەستەبەر بکرێت ئەنی بە هیوام مافوی امتیازاتی پاکسازانی بواری مینیش دەستەبەر بکرێت سواز بۆ جەنابەت سواز بۆ ئامادەبوونت سواز بۆ هەموو وەڵام و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ جەنابیشت وەڵامی من یەک ئاخر تێبینیم هەیە حەزەکەم بێڵم ئاماژەم پێنەیە دیارە زۆرترین شەهید و قوربانی لە سنووری پارێزگای سلێمانیایە یعنی لە بە کۆی گشتی تۆتەڵیتی لە هەموو هەرێمی کوردستان نزیکەی 14,000 قوربانیمان هەیە باشە لەم 14,000 نزیکەی 6,050 کەسی لە سنووری سلێمانیا شەهید بووە گیانی لەدەستداوە بێژگە لە بریندارەکان کە نزیکەی 1550 برینداریشمان هەیە کە لەم 1550 هەیە هەردوو دەسی هەیە هەردوو قاچی هەیە هەردوو چاوی هەیە چاوێکی هەیە دەسێکی زۆربەی زۆری ئەوانش کە کەم ئەندامە بن تووشی خەمۆکیە بن تووشی کێشە ئەوەن ئەبێ جارێککە ئیعادەی تەئهیلکردنەوە لەبەرەوە من داواکارم لە هاوڵاتیانی کوردستان هاوڵاتیانی بە شەرەفی هەرێمەکەمان بە تایبەتی گوندنشینان پابند بن بە ڕێنمایەکانی دەستگای گشتی کاروباری مینەوە لەبەرەوەی ئێمە بەڕێبەراتیەکمان هەیە بەناوی بەڕێبەراتی هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بەردەوام سەردانی ناوچە سنووریەکانەکە و گوندنشینەکان هۆشیارەکاتەوە لە مامۆسایانی ئاینی بۆی لە مینبەرەکانەوە بیگەێنن لە پۆلیسی دارستان لە پاسەوانی سنوور لە ئاسایش هەموو ئەمانە تەوعیان پێدرێ و خاستن خوێندکارانی گوندنشینان خولیان بۆ کرێتەوە هاوینان بۆی فێر بن و پترسن و نزیکی من نەکەنەوە بەڵام بەداخەوە زۆر جار گوندنشینان لە مەوسمی بە تایبەتی گژوگیای بەهارەیە پامەندین بە ڕێنمایەکانی تیمەکانمانەوە ئەچنە ناوچە دوورەدەستەکان ئەمساڵ بەداخەوە لە شاخی ئاسن کوڵێن لە سنووری پێنجێن دوو هاوڵاتی کەوتنەوە و دوای ئەوەی کە قایم برای بەڕێزم قایمی پێنجێن کاکە زانا پەیوەندی پێوەکردمتی یا شێخ فریامان کەون دوو هاوڵاتیەکیان ماوە یەکێکیان گیانی لە دەستداوە فریامان کەون بە پەلە تیمی پێنجێنم ناردە ئەوێ خۆشبەختانە کەم ئەندامەکان ڕزگار کرد بەڵام کەم ئەندامیشی قاچێکی پەڕی بوو قاچێکی نیوەی ما بوو ئەوتری شەید بوو ڕێڕەومان کردەوە جەنازەکەمان دەرهێنا کەم ئەندامەکەمان ڕزگار کرد کەم ئەندامەکەش ئەو نەبرینەکەی سەخت بوو دوای 3 ڕۆژ گیانی لە دەستدا لە خەستەکان لەبەر ئەوە داواکارم هاوڵاتیان پابند من بە ڕێنمایەکانمانەوە هەر کاتێکیش کەوتنە شوێنێکەوە مەترسی هەبوو مەشبوو بوو هێڵی 182 گەرممان هەیە پەیوەندی بکەن بە هێڵی 182 بێ بەرامبەرە تا تیمەکانمان ڕێنوێنیان بکەین ئامۆژگاریان بکەین و بچین بەدەمێنەوە بێجگەلەوەی ئەفومکەی بێژگەلەوەی کە تیمەکانمان ئەم هەمومان دوێتی و ئەم ئەرکانابینن بەردەوام لە پشووەکانە ئێمە غرفەی عملیاتمان هەیە تیممان هەیە بە بەردەوام لەسەر هێڵە بە تەلەفۆنی هاوڵاتیەک گول لە هاوانێک گول لە تۆپێک مینێک لە شوێنێک دۆزێ تیمەکانمان ئەڕۆن لایەبەن و چارەسەریەکەن و هاوکارن لەگەڵ ئاسایش لەگەڵ هێزەکانی پۆلیسی ناوخۆ لەگەڵ قایمقامێت و قەزاکان و ناحیەکانیش و دووبارە سوپاسدانەکەم و دەستان سۆز بۆ جەنابتان بە هیوای پاکبوونەوەی خاکی کوردستان لە مین و پاشماوەکانی جەنگ و پارێزراوی ژیانی پیشەگەرانی مین و هاونیشتمانیانیش سواز بۆ جەناب دووبارە بەخێر بن بینەرانی بەڕێز ئەم شەوەیە هاتینە کۆتایی تەوەری ئەم جارەی گفتوگۆی سبەی تا تەوەر و دیدارێکی تر کاتێکی شاد بۆ هەموو لایەک ماڵەوە